دوا بە دوای ئاشکراکردنی پرۆتۆکۆلێک بۆ هەناردەکردنی نەوتی هەرێم بۆ 50 ساڵ لەگە تورکیا شارەزایانی بواری نەوت لە کەرکووک ڕایدەگەێنن هەنگاوێکی لەو زۆرە مەترسی بۆ سەر هەناردەکردنی نەوتی کەرکووک لێ دەکەوێتەوە. بێگومان پێش ئەم پرۆتۆکۆلا حکوومەتی تورکیا لەگەڵ حکوومەتی عێراقیشە لە ساڵی 1970 ڕێکوتنامەیەکیان هەیە، بەڵام ئەم ڕێکوتنامەیە لە 19 2010 هەموار کرایەوە. یەکێ لە بڕگەکانی کە بڕگەی 4 لە مادەی 2 ئەڵێ هەرچی تەنکی و بۆڕی ئەم هێڵی کەرکووکجەیان هەیە هەموو ئەبێ نەوتی عێراقی پیا بڕات و لە ژێر دەسەڵاتی وەزارەتی نەوت و کۆمپانیای سۆمۆیا بێ حەسریان. بێگومان ئەم ڕێکوتنامەیە لەگەڵ ڕێکوتنامەکەی ئەوەی حکوومەتی هەرێم بەسوێتی جیاوازیەکی زۆری هەیە و ئەو کاتە ئیتر نازان لێ حکوومەتی تورکیا کامیان قبول ئەکام. ئێستاکە هەرێم سیاسەتی خۆی بەکاردێنێ لە دەرکردنی نەوت و ئەو شۆنانەشی کە تورکیا ئێستاکە کە لە کۆنتاکتە لەگەڵ هەردوو تەڕەفچی بەغدا ئەلێ من باخیرەکەم نردووە، بەڵام بە دەستوری عێراقی ئەو تورکیاوە ئەلانەکە یان لە دەستوری عێراقی دەرناچێ و حکوومەتی هەرێمیشەوەی ئەلان کرد لە دەزمنی سنووری دەستوری عێراقیە، بەڵام حکوومەتی ئیتیحادیش قڕائەکی تری بۆیە و خوێندنەوەیکی تری بۆیە ئەویش مافی خۆیەتی محکەمەیەک لایەکاتەوە کە قسەیکی سەرەکەوێت. بەتاکیت یان ئەگەر نەگەن اتفاقیت ئەو وەفدەستە بۆ دروست بۆ لە هەرێمی کوردستان لە هەموو حیزبە کوردستانەکان بۆی بگەنە نەتیجە، گەر نەگەر نەتیجە و ئەزانم دەستورەتر مانای نامێنێت. چاودێرێکی سیاسیش ڕای دەگەێنێت هەنگاوێکی لەو چەشنە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا قوڵتر دەکاتەوە. یەکلایەنە بڕاردانی حکوومەتی هەرێمی کوردستان و قوڵکردنەوەی کێشەکان لەگەڵ ناوەند و ڕێکەوتن لەگەڵ تورکیا بەو شێوازێکە هەیە ئەوە خۆساخکردنەوەی هەرێمی کوردستان لەسەر یەکێک لە جەمسەرە پڕکێشەوە ململانەکانی ناوچەکە. ئەمە بە نەتیجە ڕەنگە بێگومان کاریگەری لەسەر هەناردەی نەوتی کەرکووک بچی نەوتی کەرکووکش لە ڕێگای تورکیا دەڕوا ململانەکانی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا زیاتر ئاڵۆز بێ و هەرێم لەو بینە ببێتە سوتەمەنی و کێشەی گەورە دروستکە بە نەتیجە کە خەڵکی کەرکووک زەرەرەکە و نەوتی کەرکووک ڕەنگەی وەکو ڕەتفعل حکوومەتی عێراق تا ئێستا کەرکووک بەشێکە لە ناوەند لەژێر سەیطرەی ناوەندا ڕەنگەی وەکو ڕەتفعلێک لە بەرامبەر ئەو عیلاقاتی تورکیا و هەرێمی کوردستان بە نەتیجە حکوومەتی ناوەند حکوومەتی عێراقی بازەکەی بە کەرکووک بدا و نەوتی کەرکووک ڕاگرێ و ئەمەش زیانێکی زۆر گەورە بە ئابووری و بە اقتصادی کەرکووک دەگەێنێت. چاودێرانی بواری نەوت بە پێویستی ێزانن کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لە بواری نەوت سەرەسەر بکرێت بۆ ئەوی کاریگەری نەرێنی بۆ سەر هەناردەکردنی نەوتی کەرکووک لێ نەکەوێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.